بە سەرپەرشتی مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و بەشداری خانەوادەی شەهیدان و پێشمەرگەی دێرین و ڕێخستنی دێرین و کەمەندامی سەنگەر و زیندانی کۆمەڵی دادگەری بۆ پشتگیری و پشتیوانی لە کاندیدانی کۆمەڵی دادگەری لە بەردەم ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری گرت بوونەوە. لە پەیامێکدا ڕایان گەیاند داوا لە سەرجەم چین و توێژەکان دەکەن بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن و دەنگ بدەن بە کاندیدەکانی کۆمەڵ. دەیدا دەتوانین ئەوانە سزا بدەین کە 30 ساڵە سزامان دەدەن و بازرگانی بە خەبات و خوێنی شەهیدان و ڕەنجی تێکۆشەرانەوە دەکەن. سەروەت و سامانی وڵات بە تاڵان دەبەن و شکۆی گەل و نیشتیمان و شەهید و پێشمەرگە ژێر پێدەخەن. هاوڵاتیانی خۆشەویست، ئێمە دەتوانین بە بەشداری چڕ و پڕ لە ڕۆژی دەنگدان و بەهێزی دەنگ و ئیرادەمان وەڵامێکی گرچ و بڕی تاڵان و برۆ و ستەم و بێدادی ئەم دەسەڵاتە بێموبالاتە بدەینەوە و تێیان بگەیەنین ئیدی فریوی بەڵێنی درۆ و چەواشەکاری و دروشمە بریقەدار و پوسەکانتان ناخۆین و چیدی ئایندەی خۆمان و نەوەکانمان و گەل و نیشتیمانتان پێناسپێرین. ئێمە چۆن وەکو پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی دادگەری چۆن شانازی بە سەروەریەکانی ڕابردوومانەوەکەین کە لە بەرەی حەقدا بووین کە بەرامبەر بە ستەم و زوڵمی ڕژێمی بەعس شۆڕشی چەکداریمان ڕاگەیاندووە. ئێستاش دەخەباتی مەدەنیان لە بەشداریکردنمان لە هەڵبژاردنە سوپاسی خوای پەروەردگارەکەین بە هەوڵ و هیممەتی خەڵکی دڵسۆست ئەلحەمدولیلا کۆمەڵی دادگەریمان گەیاندوتە ئەم ئاستە و ئومێدمان بە جەماوەری خۆمان هەیە. وا دەی دەنگ نزیکە پشتیوان بەخوا ڕۆژی سەرکەوتنە چونکە ئێمە شانازی بە کاندیدەکانمانەوەکەین لە ڕابردووە هەندێکیان تاقی کراونەوە لە کای سیاسیەکانە چ مدیر عام بووبن یان وەزیر بووبن یان پەرلەمانتار جێدەستیان دیار بوو. لەلایەکی دیکەوە بەشێک لە کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی ڕایان گەیاند پێویستە خەڵکی چاوی لە ڕابردووی کادیرانی کۆمەڵ بێت لە پەرلەمان و حکومەت و ڕۆژی دەنگدان بکەنە سەنگی مەحەک بۆ گۆڕانکاری و سزادانی ئەو هێز و لایەنانی کە 30 ساڵە خەڵکی دەچەوسێننەوە. حەزەکەم هەموو دەنگ با بۆ ئیسلام. ئێمە چەند ساڵە ڕەنجەیە شەهیدمان هەیە، زیندانی سیاسیمان هەیە. هیوادارم هەموو دەنگ بن بۆ کۆمەڵی ئیسلامی. دەوایان لێکم چنە سەر سنووڕەکانی دەنگدان و دەنگ دەمە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری. بۆچی ئەڵێن دەنگ بدەمە بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری لەبەرەوەی ئێمە لە ڕابردوودا چەندین پەرلەمانتەرمان هەبووە، چەندین مدیر عامان هەبووە، وەزیرمان هەبووە، لەخوا بەزیابێت تا ئێستا چکۆلەترین هەڵایان نەبووە و باشترین ئەدایان پێشکەش کردووە، باشترین خزمەتیان کردووە بە گەل و نیشتیمان. ئێمە بۆیە پشتگیری ئەوانەکەنەوە لەبەرەوەی لەمەوە پێش کاری باشیان کردووە بۆ میلەتی کورد هەم لە هەم لە کوردستان. کاندیدەکانمان ئەلحەمدولیلا ڕابردوو پاکن، ئەلحەمدولیلا تاقی کراونەتەوە. بۆیە دەبێت دەنگ بدەین بە کاندیدەکانی کۆمەڵ چووکە کاندیدەکانی کۆمەڵ بە ڕێ و شوێنی پێغەمبەری خوا دەڕۆن، سەواد و ڕەشایی ئومەتی ئیسلامی زیاد دەکەن. دووەم لە بابی ئەمر بە معروف و نەهی لە مونکەر. تۆ کەسێکی دەست بە دەستنوێژی ڕوو لەخوا دەنێریتە ئەو شوێنەوە کە هەر کارێک کە چاک بێ و خوای گەورە لێ ڕازی بێ ئەو دەنگی پێدا. پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵ و زیندانیانی سیاسی ڕاشی دەگەێنن ئێستا هەرێمی کوردستان بە قۆناغێکی مەترسیدار تێپەڕ دەبێت. چەند هێزولایەنێک بە پاساوی زۆری نەبوون دەیانەوێت دەست بگرن بەسەر خێروبێری وڵاتدا. لە هەمان کاتدا دەیانەوێت کەمترین کەس بەشداری هەڵبژاردن بکات، بۆیە پێویستە لەسەر هەموو کەسولایەنێک بەربە و پلانانە بگرێت و هەمووان بەشداری هەڵبژاردن بکەن. سزای ئەو دەسەڵاتەش بدەن کە ساڵەهای ساڵە بە بەڵێنی ناڕاست خەڵک دەخەڵەتێنن.